ئەوانەی کە ترسنۆک و جەبانن حەق نییە لەسەر خەڵکی ئازا قسە بکەن. یەکێک لە کەسایەتیە ئاینی هەرە دیارەکانی هەرێمی کوردستان ئاماژەی بەوەدا کە ئەو دۆخەی لە کەرتی غەزە ڕوویدا تاوانی حەماسە. من ئەو کەسانی ترسنۆکن باسی خەڵکی ئازانەکەن، ئەو کەسانی دانیشتون باسی خەڵکێک نەکەن لە پێوەن، ئەو کەسانی شەڕ ناکەن بۆ ئیسلام باسی کەسێک نەکەن شەڕەکە بۆ ئیسلام. حەماس وەک ئەو وایە خانوویەکی هەیە 6 غورفەی تایە 5 غورفەی گیراوە، 5 غورفەی بەدەستی دوژمنەکەیەوەیەتی، 1 غورفەی بەدەستماوە. لەناو غورفەکەی خۆی دیفاع لە شەرەفەکات، شەرەفی ئافرەتان، دیفاع لە قودسەکە، دیفاع لە خاکی خۆیەکە، دیفاع لە مقدساتی ئیسلامەکە. ئەبێ پێی بڵێ خەتای حەماسە. ئەمە بە چ منطقێک پێوەرە کرایانی؟ تۆ شەرەف و ناموس و عەرزت داگیر کرابێ، مقدسات داگیر کرابێ، دیفاع لە شەرەف و ناموس و مقدسات بکەیت، بڵێ خەتای تۆیە، ئەی هەر دابنیشی. ئەمە یەک. من جۆم لێ بوو، یعنی ئەڵێ سنەتیان جێبەجێ نەکردووە، سنەتی پێغەمبەر ناجێبن، لەبەرچی سەبریان نەگرتووە. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 13 ساڵ سەبری کرد لە مەکە، وەنیە؟ سەبریش تا حەدێک سەبر حەدیە. تۆ 70 ساڵە داگیر کراوە کاک. چی بکات لەوە زیاتر یانی؟ ئەوانەی کە ترسنۆک و جەبانن حەق نییە لەسەر خەڵکی ئازا قسە بکەن. هەر کەسێکە من ناو نالێم، مەبەستم هەر کەسێ نییە. ئێمەمانانیش منیش بۆم نییە لەسەر حەماس قسە بکەم، چونکە بەڕاستی ئەوان لە وڵاتی خۆیانە ئەزانن لەگەڵ چۆن شەڕەکەن، لەگەڵ چێ شەڕەکەن و چۆن شەڕەکەن.